بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرژی دووەم لاپەڕا 176 بابەتی لێدەرکردنی ژمارە کەردارەکان. وریا شەمەندەفەڕێکی یاری هەیە، درێژی هێڵی ئاسنی شەمەندەفەڕەکە 3.5 مەترە، 3 مەتر و نیوە. 1 مەتر و چارێکێک لە کار کەوتووە. ئایا چەند مەتری بۆ بەکارهێنان ماوەتەوە؟ واتە لە 3 مەتر و نیو دەبی 1 مەتر و چارێکێکی لێ دەربکەم هەتا بزانم چەند مەتر دەمینێتەوە. لێدەرکردن. یەکەم جار بخەمڵێنە 3 کەم 1 واتە 2 کەواتە ئەو ئەنجامی جیاوازیەکە، ئەنجامی لێدەرکردنەکە دەبی نێزیک بی لە ژمارە 2. ڕێگە یەکەم نمونەیەک بەکاربهێنا. لێرە شریتی کەرتەکان بەکار هاتیە، 1 تەواو، 2 تەواو، 3 تەواو. 3 تەواو نیو، ئەو کەرتەش کەرتی نیوە. لەو 3 تەواو نیوەی چەند دەڕوا؟ 1 تەواو دەڕوا لەگەڵ چارەکەک. چ دەمینێتەوە؟ ئەو 1 تەواوە ڕۆیشت، لەو نیوەش نیوە ڕۆیشت، چارێکەک ڕۆیشت، واتە 1 چارەک دەمینێتەوە لەگەڵ 2 تەواو. ئەوە بە شریتی کەرتەکان. کەواتە 3.5 1 چارێک لێ بڕوا دەمینێت 2 چارێکەک. بەڵام هەموو کەس ڕەنگە شریتی کەرتەکانی نەبی، ڕەنگە لە خوێندنگەکان هەبی، بەڵام ڕەنگە هەموو کەس لە ماڵێ نەیبی شریتی کەرتەکان، کەواتە دەبی بێجگە لە شریتی کەرتەکان ڕێگەی دیکەش هەبی لۆ دیتنەوەی جیاوازیەکە. ڕێی دووەم چییە؟ بەکارهێنانی بچووکترین ژێرەی هاوبەش. تەماشای کەرتەکان دەکەم. ژمارە تەواوەکان لێدەرکردنیان زۆر ئاسانە. 3 کەم 1 یەکسانە بە 2. ئەوە زۆر ئاسانە، بەڵام کەرتەکان زۆر ئاسان نییە. ژێرەکەیان ڕێک دێخم، ئەو کەرتە ژێرەکەی 4، ئەو کەرتە ژێرەکەی 2، دووەکەش دەکەمە 4، واتە ئەو کەرتەی لێک دەدەم لەگەڵ 2 سەرە و ژێرە. کەرتەکە دەبیتە 3 2 لە 4. ئەوجا کەم 1 و 1 چارەک. ئێستا زۆر ئاسانترە. کەرتەکان بەجوودا تەنیا سەرەی کەرتەکان 2 کەم 1 یەکسانە بە 1، ژێرەکەش هەمان ژێرەی دەنووسمەوە. ئەوە جیاوازیەکەیە، یان ئەنجامی لێدەرکردن. 2 چارەکەک، 2 مەتر و چارەکەک، کەواتە 2 مەتر و چارەکەک مەتر لە هێلکەنا ببورن. ئەوە هەڵە نووسرایە، ئەوەی ڕاستی بی ئەمن نەمنووسیە، تا کتێبەکە هەڵەی نووسیە، دەبا نووسرا بە هێڵەکە. ئەو کتێبە زۆر هەڵەی تێدایە، هەڵەی ئیملایی بەداخەوە هێڵاکە. هیچ چاش ناکەنەوە هەڵەکان، کەواتە 2.5 مەتر لە هێڵەکە بەباشی ماوە بۆ بەکارهێنان. لەبەر ئەوەی وەڵام 2 1 لەسەر 4 نێزیکە لە خەمڵاندن، کەواتە 2 چارەکەک وەڵامە چی؟ شیاوە. ئێستا دەتوانی بژمێر بەکاربینی بۆ لێدەرکردنی ژمارە کەردارەکان. ئەوەی ڕاستی بی ئەمن نازانم ئەوە چ جۆرە بژمێرەکە
کە ئەو دوگمانەی هەیە ئەوەی ڕەنگە بژمێرەی زۆر کەون بی، ئێستا ئەو جۆرە بژمێرانە ڕەنگە نەبی، کەواتە بەکارهێنانی بژمێر بەو جۆرەی ئەوەندە ئاسان نییە. بەڵام ئەمن لێرە باسی ماڵپەڕێکی دەکەم لە ئینتەرنێت کە زۆر زۆر باشە بۆ بەکارهێنان بۆ ئەوەی ئەنجامی لێدەرکردن یان کۆکردنەوەی کەرتەکان ساغ بکەینەوە. ئێستا دەچینە ئەو ماڵپەڕە. ئەو ماڵپەڕە لە گوگڵ ئەو وشەی بنووسە ئۆنلاین ئێم سکول، ئەو جەدەیە ئەو ماڵپەڕەی پاشان زۆر جۆرە بژمێریان هەیە، کالکولیتەرز زۆر زۆر جۆرەی هەڵدەبژێری کە ئەو جۆرە بی. فراکشن کالکولیتەر، فراکشن واتە کەرت. ئەو جە لێرە هەرچ کەرتەکەت بووێ ئەوەی ناخۆش بی لێرە ئەو ڕیکلامەیە کە ناهێڵی هەندێک جار کەرتەکان ببینی بەداخەوە دەنا زۆر بژمێرە چی باشە. بۆ وێنە ئەگەرە من هەمان